ڕەنگە ئەتوش سێ پەنجەونیوی دەستت سڕبوونی هەبی بە تایبەت لە شەواندا یانیش دەستەکانت قوتیان کەم بوو بیتەوە با پێت برێم لەوانەیە زەختێک کەتبیتە سەر دەماری ناوەڕاستی دەستت یانیش گیرابی ئەو مشکلەیە زیاتر لە ئافرەتان توش دەبی لەبەر زۆر سرینەوە و چەقو بەکارینان و دروستکردنی خواردنی خۆش کو ئەمە بزانین ئەو زەختە دروست بۆ لەسەر دەماری ناوەڕاستی دەستمان یەکەم شت دەستت بەو شێوە لێ دەکەیت پشتی دەستت بە یەکەوە دەنووسێنی لۆ ماوەی سی چرکە ڕای دەگری ئەگەر هەست بە هەر سڕبوونێک یان هەر ئازارە کرد ئەوە دەکات زەختەکەیە لەسەر دەماری ناوەڕاستی دەستت ئاگاد لێبی ئەو فەحسا تەنها لۆ بە دەرخستنی نیشانەکانە لۆ دڵنیایی 100% نییە ئەگەر بتەوێت دڵنیایی 100% بەدەستبینی ئەکید دەبی سەردانی پسپۆڕی تایبەت بە بوارە بکەیت ئەو جەوەرە با ڕاضێت شت پێ برێم دەستت بەو شێوە لێ دەکەیت پەنجەکانت لۆ دواوە ڕادەچی لۆ ماوەی سی چرکە ڕای دەگری و پێنج جاریش دووبارە دەکەیەوە ئەو جاگەر بەو ڕاضەی باشتر نەبووی وەچێ هەم جارە پێت دەرێمەوە بەخۆت دەزانین دەیەچێن دەرکەمان لەسەر پشتە دەیە بەش چارەسەی سروشتی نەخۆشخانەی میهرەبانی لەوێ زۆر بە جوانی فەحست لۆ دەکرێ و بەرنامەی عیلاجیش لۆ دادەندرێ هەر تەندروست و ساغ میهرەبانی دڵسۆزی و لێزانی